باسێکی زیاتر بکەین دەربارەی هەڵەبجە، دەربارەی پێشکەوتنەکانی و بارودۆخەکانی بۆیە لێرە لە ستۆدیۆ پێشەوە ئەحمەد و بەرهێنەر لەگەڵمان میوانە زۆر بەخێر هاتن کاک پێشەوە ئازێتان کێشە. سەرەتامێ بۆ دەست پێ بکەم باسێکی گرنگی پارێزگای هەڵەبجەمان بۆ بکەن لە چ ڕوویەکەوە گرنگی ئەمە باسمان کردکە کشت و کاڵە کرێپەرەی پێ بدرێ بازرگانی گەشتیاری بۆچی لەم ڕوانەوە گرنگە هەڵەبجە؟ هەڵەبجە گرنگیەکەی دەگەڕێتەوە بۆ موقع جوغرافیەکەی لە ڕووی جوگرافیەوە سنوورێکی فراوانی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا هەیە ئەمە لە ڕووی جوگرافیەوە لەڕووی کشت و کاڵیشەوە زەوی خاوەنی خاکی شارەزورە زەوی شارەزورە کە بە سێمین زەویە لە ئاستی جیهاندا بۆ بەپیتی کە بتوانێت کاری لەسەر بکرێت سەرڕای ئەمانەش ناوچەیەکی گەشتیاری چوار فەسڵەمان هەیە هەم هاوینە هەم زستانە هەم بەهارە هەم پاییزە سروشتەکەی جوانە دەریاچەی سیروانمان هەیە هەموو ئەمانە دەتوانێت لە خزمەتی گەشە سندنی ئابووری هەڵەبجەدا بێت. باشە. پرسیارەکە لێرەیە ئەوەیە دیارە دیانی توانستی پارێزگاکە زۆر باشە بۆی کە بکرێ گەشەیەکی باشی پێ بدرێ و خزمەتێکی زۆر بکرێ بەڵام بۆچی خزمەتەکەی وەکو پێویست نەبووە بە پێی پێویست خزمەت نەکراوە؟ هۆکارەکەی هەندێکی دەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێم و بەرنامە پلانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێمە چەند جارێک تیشمان خستووە سەر و بابەتە لەو بۆنانەی کە پەیوەست بۆ بە گەشە سەردنی ئابووری هەڵەبجەوە کە باس لەوەمان کردووە کە دەبێت هەموو ئەو بنەمایانە لە هەڵەبجەدا بەهێز کرێت کە ئەبنە هۆی گەشەسەردنی ئابووری هەر شارێک یەکێک لەوانە فراوانکردنی سنووری جوگرافی هەڵەبجەیە زیاد بۆی ژماری دانیشتوانەکەی زیاد بێت کاتێک بۆ بەرهێنەرێکی بیانی هانەدەی بۆی بێ لە هەڵەبجە پرۆژەیەکی هاوبەشی جۆیان ڤێنجە لەگەڵ وەبەرهێنەرێکی هەڵەبجە بکات یا لەگەڵ وەبەرهێنەرێکی هەرێمی کوردستاندا یەکسەر باس لەوەکە کە ژمارەی دانیشتوانی هەڵەبجەکەمە خۆ باسان کرد لە دەتاکانە نزیکی 130,000 کەمەکەمە ژمارەیەکی 130,000 دانیشتوان ژمارەیەکی هاندەر نییە بۆ ئەوەی کە بۆ بەرهێنەرێک بێت ئەگەر ئێمە تەوزیحان بۆ بڵین ماوەی نێوان سلێمانی و هەڵەبجە نزیکە لە یەکەوە ئەتوانێت وەکو یەک حسابی بۆ بکرێت و کاری لەسەر بکرێت ئەوان خۆیان لە لای خۆیانەوە سێرچەکەن و ئەوانە ئەوەی کێکە لە بابەتەکە بابەتێکی ئەوەیە کە دەبێت دابەشبوونی جوگرافیایی پرۆژەکان حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرنامە و پلانی بۆ بەرهێنان و پلانی پرۆژە پیشەسازیەکاندا هەبێت کە هەڵەبجە زۆرترینی هانی بۆ بەرهێنەرانی هەرێمی کوردستان بە گشتی و ناوەند و عێراق بدرێ بۆی بێن لە هەڵەبجە پرۆژە کشت و کاڵەکان جێبەجێ بکەن چونکە کەفتەکانی کەی وەبەرهێنان ناتوانێت وەکو پێویست بڵین کەڵکی ئابووری هەبێت لە ناو هەڵەبجە بەڵام پرۆژەکە کشت و کاڵیەکان لەبەرەوەی کە خاکەکەی بەپیتە ئاوی ژێرزەوی دەوڵەمەندە بە ئاوی ژێرزەوی دەریاچەی تایە وە کەش و هەوا و ڕێژەی بارانبارینی نزیکی 750 ملمە لە ساڵە ئەمە هەمووی هاوکارن بۆەوەی بکرێتەوە بابەتێکی ئەوەیە کە دەبێت جموجوڵ چالاک بکرێت ئێمە بەداخەوە دوو مەزمانەیە مەزمی شۆشمێ و مەزی پشتەمانەیە کە ئەمە وەکو پێویست هەم ڕێگەکەی هەم هاتوو چۆکەی هەم چالاکیەکەی هەم کاتیکردنەوەی مەرزەکان و هەم ئاسانکاریەکانی بازرگانەکان بێن لەوێ جموجوڵی بازرگانی بکەن ئەمە کۆمەڵی عەرقەلە و گرفت و کۆس پێ لە ڕێگەتا کە ئەمانە هەمویان بە شێوەیەکی گشتی پاکێجێکن دەبێت بە جدی کاری لەسەر بکرێت بۆ ئەوی ئەمانە هاندەرە بن دەتوانێت یعنی هۆکار هەیە بتوانین ئیشی لەسەر بکەین بۆی هەڵەبجە پێش بخرێ بەڵام بەداخەوە جۆرێک لە جۆرەکان نەک بڵین کەم تەرخەمی یعنی ئەولەوێتی کارەکان وەکو پێویست کاری لەسەر ناکرێن لەم خۆ باشە کەوای لە هات ینی ئەو پلانە درێژخایەنە کە ئەبێ هەبێ بۆ ئاوادانکردنەوە پێشکەوتنی هەڵەبجە بوونی نییە بەڵام ئەکرێت چی بکرێ بۆ نمونە بۆ ڕاکێشانی وە بەرهێنەران و بازرگانان بۆ هەڵەبجە توانستێکی باشی هەیە هەر ئەو سنوورە کە لەگەڵ ئێران هەیەی دیارە ئەکرێ کەڵکی باشی لێوەربگیرەیان بۆ نمونە بارودۆخی گەشتیارەکەی چی بکرێ بۆی وە بەرهێنەرێکی زیاتر و بازرگانێکی زیاتر ڕاکێشن ئەلبەتە ئێمە چەند پێشنیارێکمان ساڵانی ڕابردوو کرد خۆشبەختانە پارساڵ حکوومەتی هەرێم بڵین دەستەی وەبەرهێنان لە ئەنجومەنی باڵای وەبەرهێنان فەرمانێک دەچوو کە هەندێک بەخشینی سەربار و ئیمتیازاتی دا بەوە بەرهێنەرێک بێت لە هەڵەبجە بێ بەڵام وەکو پێویست هێشتا زووە بەڵام لەو دوای ئەو فەرمانەوە کۆمەڵی پرۆژەی باشەوەی لە هەڵەبجە کردووە ئەمە لە بواری وەبەرهێناندا بەتایبەتی پرۆژە کشت و کاڵیەکان ئەمە دڵخۆشکەرە و هەروەها ئەوەشی کە بکرێت لە ئێستادا دەبێت کار لەسەر مەرزی سازان بکرێت کە مەرزی سازان ئەتوانی بڵێن لە هەردوو مەرزەکەی تر گرنگترە چونکە سنتەری هەڵەبجە و کرماشان بە یەکەوە دەبەستێتەوە و ماوەکەی کاتە 2 ساعت و نیم بۆ 2 ساعت و 40 دقیقە و هەروەها هەر جموجوڵەکانی تر کە پێویستە ینی بە پارێزگابوونی هەڵەبجە خۆی بە خۆی هۆکارێکە وە گرنگترین پرۆژە کە دوێنێ جەنابی جەگری سەرۆکی حکوومەت بەردی مناغی دانا پردی تەنگی سەی محەممەد ئەم پردە ئەلبەتە هەڵەبجە بەسێتەوە بە ناوچەی بڵین گەرمیانەوە بە ناحی پشتەوە کە ئەمەش لەگەڵ پردی تۆقوتە لەگەڵ ئەم دوو پردە دەتوانن دوو پردی پەیوەندی و پەیوەستی باش بن بۆی ژمارەیەکی زیاتر لە گەشتیاران خۆ لە ناوچەکە بکە و جموجوڵێکی زیاتری
بازرگانی لە ناوچەکەدا دروست بێت. باشە کاک پێشەوە هەمیشە ئەو ناهاوسەنگیەکێ بۆ پەرەپێدانی شوێنەکان بۆ نمونە کەرتێک گرنگی زیاتری پێدرێ زیاتر گەشاکە کەرتێک تۆزە پشتگوێ ئەخرێ لە هەڵەبجە بە باوەڕی ئێوە کام کەرتانە گەشەیەکی زیاتریان کردو زیاتر پەریان پێدراوە خۆی هەندێک بابەت دەگەڕێتەوە بۆ پلانی حکوومەت هەندێکی کە پێوەستە بەوە بەرهێنەرەوە بەرهێنەرێکەوە لە مەجای کشت و کاڵا چالاکە من ناتوانین هیچباری بکەین بڵێن وەرە لە ئەبێبیت لە مەجای بواری گشت و گوزارێک چالاک بیت بەڵام بە شێوەیەکی گشتی پرۆژە کشت و کاڵیەکان باشترین هەنگا و قۆناغیان بڕێوە لەگەڵ بوونی کۆمەڵێک کۆسپ و ڕۆتینی ئیداریۆمانەدا بەڵام هەر ینی دیارە ئەم بۆ چوون و خەمڵاندانی ئێمە کە پێشتر کردومانە کە هەڵەبجە بۆ پرۆژەی کشت و کاڵی باشە ئەمە یەکێکە لە بەڵگەکان کە ئێستا بەشێکی زۆر باش پرۆژەی هەم لە کشت و کاڵ و هەم بۆ بەرهێنانی کشت و کاڵی لە ناوچەکەدا هەیە و گەشتیاریش ئەگەر ئاسانکاری بکرێت تۆزێک کۆسپ هەیە لە بەرەوەی هەندێک ڕێنمایی دەست و پێی وە بەرهێنەرانی بەستووە ئەینا ئەگەر وانە بێ بڵێ ناوچەی ئەحمەداوا هاوینەواری ئەحمەداوا زۆر گەشتیاری زۆر باش ژمارەی زۆر گەشتیار ڕۆی تیەکە بۆ منە پرۆژەی تەلەفریکێک لەوێدایە ناوچەی هەوراماندا بێ لەسەر ڕۆباری سیروان بێ لە خودی ناو سانتەری هەڵەبجەدا بێ ئەمە کۆمەڵێک پرۆژەن دەبێت کاری زیاتری هاندانی لەسەر بکرێت چ وەکو حکوومەتی هەرێم چ وەکو ئیدارەی یەکەی کاریگەڕەکانی هەڵەبجە وە چکۆک و خۆشمانکەوە بەرهێنەرین بتوانین بە هەمومانەوە خزمەتێک بەم شارە بکەین. کاک پێشەوە ئەو ئاستەنگ و بربەستانە چین کە وتان لە بەردەمی وە بەرهێنەرانایە بۆ بەرهێنان لە کەرتی گەشتیاری هەڵەبجەیە لە بەرەوەی کەرتی گەشتیارێکی هەڵەبجە ئەگەر گرنگی پێ بدرێ ڕەنگە ببێت بە ینی سەرچاوەیەکی داهاتی زۆر گرنگ بۆ پارێزگایە خۆی لە زۆربەی شوێنەکانی دنیادا کاتێک بۆ بەرهێنەرێک دێت دەوێ و بۆ بەرهێنانێک لە بواری گەشت و گوزاردا بکە یعنی نەخشەیەکی پێدەن و پرۆپۆزڵێکی پێدەن هەڵەن ئەمە ئەم پرۆژانەمان هەیە بۆ نمونە یەک دوو سێ ڕیزبەندی ئەمە تەلەفریکێک کە ئەمە کۆمەڵگەیەکی گەشتیاریە یا ئەمە یاریەکی ئاویە ئەمە هەمووی مۆڵەتەکەی حازرە شوێنەکە حازرێت و توانی بێ دەست بەکاربییتە ئەمە هاندانێکی باشە بەڵام بەداخەوە لای ئێمە ئەوە بابەتێکە ینی گەشت بڵین بەڕێوەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە بڵین خاوەنی زەویکی هاندەر نییە خاوەنی ئەلبەتە کۆمەڵێک زەوی هەیە بەس ئەوانە هیچیان هاندەر نی بۆی کە بۆ بەرهێنەرێک بێت لە ئاستێکی زۆر باشی بۆ بەرهێنانە کە حدودەن لە 20 بۆ 30 میلیۆن دلارێک بۆی تۆ بتوانانی گەشتیار ڕابکێشی بۆ ناوچەکە کێشەی ئەومان هەیە کێشەی نەبوونی زەوی کێشەی ڕازیکردنی جوتیاران و خاوەن باخەکانی هەورامان و جوتیارەکانی شارەزوو ئەمە خۆی بۆ خۆی پلانێکی بێ بودجەیەکی بۆ دابین کرد بۆ قەرەبەکردنەوەی ئەو لایەنانەوانی کە خاوەن بەرژەوەندی لەوێدا بۆی بتوانێت پرۆژەکان بکرێنی ئەوە زۆر سپاس پێشەوە ئەحمەد وە بەرهێنەر لێرە لەگەڵمان ئامادە بوون سپاس بۆ زانیاریەکانتان بەخێر هاتن.